پرسی ڕفراندۆم کە ئێستا لایەنە سیاسەکان و خەڵکی کوردستان پێوە سەرقاڵ بووە ئەگەرچی لە باشووری کوردستان 25 ساڵ لەمەوبەر لە دروشمەکانی پەرلەمانی کوردستان فیدراڵی و مافی چارەی خۆنووسین بە پێداگری یەکێتی نیشتیمانی کوردستان جێگیر کراوە. لە ئێستاشدا هەموو لایەک هاوڕان بۆ ئەنجامدانی ڕفراندۆم و سربەخۆی کوردستان، بەڵام پێیان وایە زەمینە سازی پێویستی دەوێت لە پێش هەمویان کاراکردنەوەی پەرلەمان و یەکریزی حزب و لایەنە سیاسەکانی پێویستە. بۆ ئەوەی لە بایەخی ڕفراندۆم کەم نەکەینەوە ئەم پرۆسەیە وەکو پرۆسەکانی دیکەی هەرێمی کوردستان ناشرین نەکەین، دەبێ کۆدەنجی لایەنە سیاسەکانی لەسەر بێ و دەبێ بە متمانەیەکی بەهێزەوە خەڵکی کوردستان ئامادە بکەین بۆ ڕفراندۆم و ئەم پرۆسەیە بە شەفافی قسەی لەسەر بکرێ و بە شەفافی بە ئەنجام بگەێنرێ بۆ ئەوی دەرەنجامەکەی دەرەنجامێک بێ لە قازانجی خەڵکی کوردستان تەواو بێت. ڕفراندۆم بەر لەوەی پرسێکی سیاسی بێ، حیزبە سیاسیەکان پێی هەستن پرسێکی یاساییە، مەگەر هاتوو وەکو بابەتێکی یەکلایەنانە هەرێمی کوردستان بە تەنها بەم کار هەڵبستێ بێ ئەوەی پاڵپشتێکی نێودەوڵەتیە بێ ئەوەی ڕەزامەندێکی ناوەندی بەغدای لەگەڵ بێ ڕوبەری کۆمەڵێک کێشە دەبینەوە و ڕەنگە ئەو بەرهەمێک کە ئێمە دەمانوێت دەستمان نەکەوێ. یاسان ئاسان و شارەزایان و چاودێرانی سیاسی پێیان وایە پرسی ڕفراندۆم و ئامادەکاری بۆ سربەخۆی کوردستان پێش ڕێکەوتنی سیاسی پرسێکی یاساییە، دەبێت لە ڕووی یاساییەوە کاری لەسەر بکرێت هاوکات بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند و بە ڕەزامەندی و چاودێری نەتەوە یەکگرتووەکان و بەڕێکاری یاسایی نێودەوڵەتی بێت سەرکەوتنی زیاتری دەبێت. کارتی گرنگی کورد ئەو ڕێکەوتنامە بوو کە کوردستان و پنتاگۆن و ئەمریکا عێراق کردیان، هەرچی هەبواە کورد دەباوی لەو کارتی ئەو دووە کار بوو. ئێستا بە پێچەوانەوە کاتەکە گونجاو نییە، چەند مانجیش تەنگژی زۆر گەورە ڕوبەڕووی کوردستان دەبتەوە. ئەو ڕاپرسی ئێستاش کە باز دەکرێت بەو شێوازە کە من جێم لێ دەبی هیچ ئەساسێکی قانونی نییە. ئەگەر ئێمە دەمانەوە ڕفراندۆمێکی مولزەم بۆ ئەلانکردنی دەوڵەت دروست بکەین، دەبێت ئەم ڕفراندۆمە بە یاسا ببێت، چونکە یاسا ئیلتیزام دروست دەکات نەک بە شێوازی تر. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ڕفراندۆمین و لەگەڵ دروستکردنی کۆمیتەیەکشین بۆ ئەوەی کە هەم پەرلەمان کارا بکرێتەوە و هەم کار بکات لەسەر چاکسازیەکانی نێوخۆی هەرێمی کوردستان و ئاشکردنەوەی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. ئەنجامدانی ڕفراندۆم بە هیچ شێوەیەک پێویستی بە ڕەزامەندی بەغدا نیە، تەنیا هەندێک بابەتی ناوخۆیی پێویستە، ڕەزامەندی لایەنە سیاسیەکان لەسەری زۆر گرنگە و ڕەزامەندی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئامادەباشی مفۆزەی انتخاباتی هەرێمی کوردستان لە بۆ ئەنجامدانی ئەو ڕفراندۆمە. ڕفراندۆم و سربەخۆی کوردستان پرسێکی بنەڕەتی کووردا کە چەندان ساڵە گەلی کورد ڕۆڵەکانی لەو پێناوەدا خەبات دەکەن. ئێستاش هەموو لایەک بە پێویستی دەزانن کورد بە یەکگرتووی و یەکریزی و کۆتایی هێنان بە قەیرانەکان و وەلانانی کێشە و ناکۆچەکان و گەڕانەوەی شکۆی دەستگا و دامەزراوە شەرعی و یاساییەکانی هەرێمی کوردستان ئەو پرسە یەکلا بکرێتەوە لەسەر هەمووشیان کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە بۆشاییەکی یاسایی و سیاسی و دەستوری لە هەرێمی کوردستان دروست کردووە. عوسمان کورسات نیوز سۆران.